لە زستان و وەرزی سەرمادا لە بەفر و بۆراندا کۆڵبەرانی کوردستان لەگەڵ مەترسی و هەڕەشەی زیاتر بەڕەوڕون. مەیدانەکانی مین بە بەفردا دەپۆشرن، دەرە و هەڵدێرەکان بە ئاسانی شناسایی ناکرن. سەرمای بە تۆز و کوێرە ڕێگاکانی داپۆشرا و بە بەفر و قورسایی کۆڵەباری چەند کیلۆیی بۆ تازە لاوان، پیران و ژنانی کۆڵبەر دوور لە توانایی و تااقەتی مرۆڤە. بەکرێگیراوانی ڕژیم لە بۆ سەدان و بنەماڵەکان نیگەران و گیان لە مشت چاوەڕوانی بە سڵامەتگەڕانەوەی ئازیزان و ناندەرهێنەرانیانن. لە وەرزی زستاندا شایەدی بێسەر و شوێن بوون، بریندار بوون و گیان بەختکردنی ژمارەیەکی زیاتر لە کۆڵبەرانی کوردستانین. بەپێی راپۆرتی کەناڵی کۆڵبەر نیوز لە ماوەی 10 ڕۆژدا 10 کۆڵبەر لە سنووری ئوستانەکانی ئازەربایجانی غەربی، کوردستان و کرماشان بەهۆی تەقینەوەی مین، تەقەی پاسەوانانی سەرسنوور و بەستەڵەک و ڕونۆی ناوچە کوێستانیەکان کوژراون، بریندار بوون و بێسەر و شوێن بوون. هەروەها بەپێی راپۆرتی ڕۆژنامەی ئەحتماد 3 کۆڵبەر بە ناوەکانی بارزان میهەنی، ئەسعەد سەیدانی فەرد و بۆهلول سەیدانی فەر لە باریکەی سنووری ئێران و تورکیەدا بێسەر و شوێن بوونە و هەواڵێک لە چارە نووسیان لە بەردەستدانیە. ناوچەیە کە ئەم 3 کۆڵبەرە تێیدا بێسەر و شوێن بوون، هەمان ناوچەیەکە کە لە ساڵی 1399دا تەرمی سەرما بردووی 5 کۆڵبەری تێدا دۆزرایەوە. لە ئامارەکانی ناوەندی ئاماری ئێراندا لە ناو ئەو 10 ئۆستانەی کە خاوەن زۆرترین ژمارەی بێکارانن، ئۆستانە سنوورەکان 6 ئۆستان پێکدێنن. 4 ئۆستانی یەکەمی ئێران بە زۆرترین ڕێژەی بێکاریەوە کوردستان، کرماشان، ئازەربایجانی غەربی و هۆرمۆزگانن کە کوردستان 2 هێندەی ڕێژەی مامناوەندی بێکاری ئێران جەمعیەتی بێکاری هەیە. لەوەها بارودۆخێکدا ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئەم ناوچانە لە ڕووی ناچاری و بۆ دابینکردنی لانی کەمی ژیانێکی مەمرە و مەژی ڕوو دەکەنە ئەم کارە و گیانیان دەخەنە مەترسیەوە و کوێرە ڕێگا سەختەکان و مەیدانەکانی مین و پایەگا و پازگا نظامەکان کە هەر کامەیان دەربازگەیەکی مەرگ بە ئەژماردێن، بە خۆف و دڵە ڕاوکێوە وە پشت سەر دەنێن و بارێکی قورس بە 1000 خۆف و هێواوە لە کۆڵ دەنێن تا بەڵکو بتوانن لەم ڕێگەیەوە پێداویستی ژیانی خۆیان و بنەماڵەیان دابین بکەن. زەمانەتی درێژەدانی هەر ئەم کارە پڕمەترسیەش لە گرەوی ئەوەدایەکە توانی بێتیان لە هەموو بارودۆخێکدا کۆڵەباری خاوەنبار و بازرگانەکان بەسڵامەت بگەێنە شوێنی مەبەست. تەنیا لەم حاڵەتەدایە کە لە بڕی کاری پڕمەترسی و مەرگباریاندا حەقدەستێکی یەکجار کەم وەردەگرن. زۆر جار کۆڵبەرانی لە بۆسەکەوت و ناچار دەبن بۆ دەربازبوون لە چنگ باج و وەرگرانی ڕژیم لە پایەگا و شوێنەکانی تێپەڕین، بەشێک لە داهاتی یەکجار کەمی خۆیان بە مەبەستی دەربازکردنی خۆیان و بارەکانیان بدەنە بەکرێگیراوانی حکوومەت. ئەگەرچی لە کۆڵدانی باری قورس بۆ ماوەی چەندین کاتژمێر یەکجار دژوار و هەناسە بڕ و پڕمەترسیە، بەڵام مەترسیدارتر لە هەمووی تێپەڕین لە مەسیری پایەگاکان و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزە ئینتزامی و بەکریگیراوەکانی ڕژیمە. ئەمانە کە سەرەکی ترین کاریان ئەزیەت و ئازاردانی خەڵکو بە تایبەت کۆڵبەران و باج و وەرگرتن و تاڵانکردنی دارایی کاسبکارانی سەرسنوورە، زۆر جار بەبێ هیچ بیانوویەک و تەنیا بۆ ئەوەی زەحمەت کێشانی کۆڵبەر ناچار بە ملکەجبوون بکەن و نرخی باجگیرەکانیان بەرنەسەرێ، کۆڵبەران و کاسبکارانی سەرسنوورەکان دەدەنە بەردەست ڕێژی گولە و دەیان کوژن. جەنایەتکارانێک کە بۆ کاری پاسەوانی سەرسنوور دەستنیشان دەکرێن و لە مەسیری هاتوچێ کاروانچیاندا جێگیر دەکرێن، لەو جێگەیەوە کە دەبێت بەشی زنجیرەی باڵاسەریەکانیشان بدەن، لەو ماوەیەدا کە خەریکی ئەم کارن بۆ ساتێکی لە باج و وەرگرتن لە کاسبکارانی بێبەشی سەرسنوور و تاڵانکردنی دارایەکانیان خافڵ نین. بکوژانی کۆڵبەران پێویستە محاکمە بکرێن، پێویستە بۆ بنەماڵە جگەر سوتاوەکانیان گشت بیمە و خەسارەتی مەرگ و برینداربوونی ئازیزانیان دابن بکرێت و تەقەکردن لە کۆڵبەران و ئازار و ئەزیەتیان کۆتایی پێبێت. کرانەوەی سنوورەکان و کەڵک وەرگرتن لە ئۆتۆمبیل بۆ هەڵگرتنی بار، پێکێنانی کاری گونجاو و ئەمن دەتوانێت هەزاران کۆڵبەر لە ڕەنج و نائەمنی ڕزگار بکات. دابینکردنی بیمەی بێکاری بۆ کۆڵبەران تا کاتێک کە کاری گونجاو و ئەم دەدۆزنەوە دەتوانێت کۆتایی بە کارەساتی کۆڵبەری بێنێت. دفاع لە کۆڵبەران و مافی ئینسانیان، دادگاییکردنی بڕیاردەران و بەکردەوە دەرهێنەرانی تەقەکردن لە کۆڵبەران،
دابینکردنی خەسارەت و تێچووی دەوا و دەرمانی کۆڵبەرانی بریندار، دفاع لە حورمەت و کەرامەتی مرۆڤایەتی و ناڕزایەتیە دژ بە جنایەتی دەسەڵاتی ئیسلامی لە ناوچە سنووریەکانی کوردستان.